بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەو جەنگە ئابووری دەکەین کە دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دژی زۆرێک لە وڵاتانی جیهانی ڕاگەیاندووە کە پێناسی گومرگی یاخود ڕسمی گومرگی سەپاندۆ بەسەر ئەو کاڵایانەی کە دەنێدرێن بۆ ئەمریکا کۆمەڵی وڵاتیە لە ناویشاندا عێراق ئێمە باز لە لێکەوتەکانی دەکەین و کاردانەوەی وڵاتان و کاریگەری لەسەر نرخی نەوتیش باز لەوە دەکرێت کە هەرچەندە بەخشین هەیە لە مەسلەی نەوت و غاز ئەوانەی کە هەناردەی ئەمریکا دەکرێن بەڵام کاریگەری هەیە بۆ لەسەر دابەزین نرخی نەوت ئایا بۆ عێراق چ کاریگەری بۆ هەرێمی کوردستانیش چ کاریگەریەکی دەبێت ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئارام کۆکۆیی شارەزای کاروباری ئەمریکا و ئابووریناس هەروەها کە کاک محەممەد حسێن توێژەری ئابووری قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێن کاکتۆرەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو ڕسمی گومرگی یاخۆت ئەو گومرگەی کە دۆناڵد ترامپ ڕایگەاند یاخود بڵین بە شێوکیشتی باسی ئەو شەر جۆرێکە لە شەڕ ئەوەی کە دوێنێت ترامپ ڕایگەاند دژی وڵاتانی جیهان شەڕێکی ئابووریە کە دەیکات خۆی ناویناوە ڕۆژی ڕزگاری The Liberation Day بەڵام ئەمە جەنگی ئەمەی کێ دەیبینین ئەوەیە جەنگی پێ دەوترێت جەنگی ترید واتە جەنگی ئاڵوگۆڕی بازرگانی لە بینی وڵاتانە ئەمە زیاتر جیهان بەرە و داخرانە باوە زۆربەی وڵاتانی جیهان کە ئێستا لە ڕێگەی ترێدەوەی کە ئێمە هەمومان دەزانین پێ بەناوی عولەمەوەیە خەریکە عولەمەیە دی باوی نامێنێ بە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان وڵاتاندا کەمترە بێتەوە چونکە بێت چاوەڕێەوە بکەین سەر ئەم تاریفی کە سەپاندوێتی بەسەر زۆربەی کاڵ ئەو کاڵاو بەربوومانەی کە لە وڵاتانی کەەوە بەرەو ئەمریکا دەنرێت لە بەرامبەردا وڵاتانیش کە کاڵاو بەربووم لە ئەمریکا و هاوردەی وڵاتەکانیان دەکەن تاریف خەنە سەر ئەو کاڵاو بەربوومە لەبەرەوە ئێدی خەریکە بە جیهان بەرەو داخرانێکی ئابوووریەچێ و دەوڵەتان زیاتر پشت بە خۆیان بە ئابووری ناو خۆیان دەبەسن یاخود بە شێوەی کوتلە کوتلە وەکو یەکێتی ئەوروپا یاخود دەوڵەتانی ئەفریقا یاخود دەوڵەتانی باشووری بڵم باشووری شەرقی ئاسیا ئەمانە هەمویان کوتلەی بازرگانی گەورە پێک بێن و خۆیان لە نێو خۆیاندا ئاڵوگۆڕی بازرگانی بکەن لەبەرەوە بڵێ جەنگێکی بازرگانی بەڕێوەیە بەڵام ئەم جەنگە تاقی دەخانەیە ئەویان نازانرێ هەندێک دەڵێن تا ئەم دەوری ترامپ تەواو بێ واتە ئیداری ئەم 4 ساڵی ترامپ تەواو بێ بە تایبەتی دەوڵەتانی شەرقی ئاسیا پیان وایە کە یعنی تا ڕادەیەک هەستەکەن لە ترامپ گەیشتون ئەم 4 ساڵە دەتوانن دان بە خۆیاندا بگرن چونکە پێشتر لە سەردەمی ئیداری یەکەمیدا بە هەمان ئەزموندا تێپەڕیون بەڵام ئەوەی کە ئێستا نوێیە ئەوەیە کەیکەتی ئەوروپایتەیە واتە هاوپەیمانی خۆش بەڵێ بەدڵنیاییەوە وەکو لە ئیداری یەکەمی ترامپداوە بوو کە نافتای هەڵۆشانەوە واتە ئەوە نۆرز ئەمریکان ترید واتە لە بینی هینێک هەبوو دیڵێک هەبوو واتە جۆرێک لە تێگەیشتن هەبوو لە بینی کەنەدا و مەکسیک و ئەمریکا کە ڕێگە بە هاتوچۆی ئازادی کەلوپەل و شتومەک بدەن بەبێ ئەوەی تاریفێکی لەسەر بێ ئەوە بۆ ئەوەی هەڵۆشانەوە دووبارە لەسەر مێزی گفتگۆ دانیشتنەوە کۆمەڵە ڕێکاری کیاندانان ناوێکی نوێنە بە نێوی باکوور بە نێوی ئاڵوگۆڕی بازرگانی باکووری ئەمریکا لە بینی ئەم سێ وڵاتە ئێستا ئەوەش نەما واتە ئێستا لە سا 25 تاریفی خستۆت سەر ئەو شتومەکانی کە لە کەنەدا هاوردەیەکەوە لە مەکسیکیشەوە هاوردەیەەکە ینی ئێدی شتێک نەما بە ناوی بەرژەوەندی ئاو بەش لە نێوە وڵاتانەدا و ئەگەریەوە هەیە کە سبەی دووسبەی ئیتحادی ئەوروپیش بامان شێوەی بەڕێز دۆناڵد ترامپ ئەوانیش کۆمەڵە تاریف ڕابگەێنن لەسەر شتومەکانی کە لە ئەمریکا هاوردەیەکەن لەبەرەوە جەنگەکە خەریکە دەست پێەکە بەڵام تاقی دەخیانێ ئەویان دیار نییە بەڵام ئەگەر بەردەوام بێ کاریگەریکی سەلبی گەوری لەسەر ئابووری جیهانە بێ و نەکرد کاریگەری ئابووری بەڵ کاریگەری سیاسی گەورێکی دەبێت لەسەر خزمەت کاریگەری سیاسی و ئابووری چی دەبێت کاک محەممەد جەنابیشت بەخێر بسپاسیبوون دەکەیت ئەمان لەو هەنگاوانەی ترامپ چییە ئایا قازانجی هەیە بۆ خودی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا قازانجی لێ دەکات یاخود بە پێچاوانەوە لە مەودا وڵاتان کەمتر شت لە بڵێن شت بنێرن بۆ ئەمریکا چۆن ینی ئەو تەناخراوتە سەر ئەو کەلوپەرانش کە نێدرێن بۆ ئەمریکا بەم شێوەیە خۆی سێرکە هەموو سیاسەتێکی گومرکی بۆ یەکێک لەم سێ ئامانجەیە
یا ئەوەیە وڵاتی سیاسەتەکە فەرزەکە واکە لە وڵاتی بەرامبەر ئەکسسی بۆ بازاڕەکانی ئەو دابین بکەیانی دەستی بگات بە بازاڕەکانی ئەوی تر و کاڵا و خزمەت گوزاریەکانی خۆی لە بازاڕەکانی ئەوی ترا بفرۆشێ یان بۆ ئەوەیە دامی سێکتەرێکی دیاریکراو بکە وەکو ئێستا ئیدارەی ترامپ دامی سێکتەری چیپس و ئەوەی سەمای کۆنداکتەر و ئەوانە بکە یاخود بۆ ئەوەیە داهاتێکی گومرکی بۆ دەوڵەتەکە دابین بکە لەم کەیسەی ترامپا وا دیارە هەرسی حاڵەتەکە بەیەکۆ ڕۆڵیان هەیە لەوەی کە ترامپ چ بڕیارێک بدە هەم فعلەن پێویستیان بە داهاتی گومرکیە هەم پێویستیان بەوەیە پەرە بە هەنێ سێکتەر بدەن بۆی ئەو پیشە سازیانەی لە 50 ساڵی ڕابردووە لە ئەمریکاوە گواستویانەوە بۆ وڵاتانی تر بەتایبەتی وڵاتانەی دەستی کاری هەرزانە بیان گەڕێنەوە و هەم بەشێکشی بۆ ئەوەیە کە ئەو وڵاتانەی کە گومرک و باجیان زۆر خستۆتە سەر کەڵەستە و کاڵای ئەمریکی ناچاریان بکەن ئەوانش بەخۆیان ناپچنەوە بۆ نمونەگلەیەکی زۆری هەیە بەتایبەتی ترامپ بڵێ ئەو وڵاتانەی کە دۆسی ئێمن زیاتر لە دژمنەکانمان هەرایان پێکردوین و زەختیان لێکردوین و با بڵێن زیانیان گەیاندۆتە بەرژەوەندەکانمان لە ڕێگای سیاسەتی گومرکیوانی ئەوێ ئەم وڵاتانش ناچار بکە هەڵوێستی خۆیان یا بە بڵێن سیاسەتی گومرکی خۆیان بگۆڕن یا ئەگەر نەیگۆڕن ئەمیش بەقەدەر ئەوەی ئەوان گومرک فەرزەکەنە سەر کاڵا ئەمریکیەکانە ئەمیش ئەڵە گومرک فەرزەکەمە سەر کاڵەکاتانە ئیتر لە بۆ مەسلەی ئۆتۆمبیل و ئەو شتانەیە یاخود بۆ هەر کەرەستە و کاڵایەکی ترە ئەمە تەسیراتی چی ئەبێت بۆ خەڵکی ئەمریکا و بۆ ئابووری ئەمریکا دوو تێگەیشتنی جیاوازەکە بۆم لەمانە دوو وەڵامی جیاوازەیە بۆم پرسیاری تۆ وەڵامێکیان وەڵامی ئەو کەسانەیە کە با بڵێن وەکو ئێمە ڕۆشتون لە ئابووری کلاسیکیان لە زانکۆکانە خوێندو ئەوی هەمان ئەو تێگەیشتنەی کە بانکی نێودەوڵەتی و IMF و ئەمانە پەرەی پێدن ئەوەی کە بە تێرمە ئەکادیمەکە پێڵە نیو کلاسیکال ئیکۆنۆمی ئەمە بە بڕای ئەم مۆدلی لە بیرکردنەوە ئەمە زۆر لە دژی بەرژەوەندی ئابوووریەکانی هەردوو وڵاتە هاوردەکار و هەناردەکار زۆر لە دژی بەرژەوەندیەکانی بەکاربەرە زۆر لە دژی بابلێن زۆر لە دژی بازاڕی کارە ئەمە واکە بڕێکی زۆر خۆشنودی وەڵفێر لە دەست بدرێ لە هەردوو سەرۆ بڕێکی زۆر کار لە دەست ئەدرێ بڕێکی زۆر چونکە نرخ گرانەکە کە نرخی گران کرد و فرۆشکەمە بێتەوە کە فرۆشکەم بووە خاوەنکارەکان ناچارن خەڵ لەسەر کار دەربکەن کڕیارەکان توانای کڕینیان کەمێتەوە ئەمە تێگەیشتێکی تر مۆدیلێکی بیرکردنەوەیە کە لەم ساڵانەی ئەخیرە ئەمەی کە پێیان ئەڵێن فارڕایتەکان ئەو ڕەگەز پەرست و ئەو با بڵێن خەڵکی وەکو ترامپ و ئەوەی مارین لۆپنی فەرەنسا و ئەوەی ئیتالیەکان و ئەمانە ئەم ڕاستڕەوانە بڕوایان وایە بەجیهانی کردن ئەو لەمە زۆر بە زیانە بۆ وڵاتە پیشەسازی گەشە کردووەکان چونکە وایان لێکە پیشەسازیەکانیان بەتایبەتی و پیشەسازیانەی کە کارێکی زۆر دروست ئەکەن بۆ خەڵکی دانیشتوانی وڵاتەکە بگوازنەوە بۆ وڵاتانی فەقیر وڵاتانی با بڵێن تازە گەشە کردو یا وڵاتانی باشتر ئەوەی کە دەستی کارتیایە هەرزانە لە نەتیجێ ئەمە ئەو شتە دروستەوەی کە پێڵێن دیئیندەستریالیزیشن ئەوەی کە پیشەسازیەکان تووشی پاشەکشە و گواستنەوە ئەبن با بڵێن ئیسە لە ئەم وڵایەتە گوتوەکانی ئەمریکا و حاڵەتە هەیە لە فەرەنسا و حاڵەتە هەیە ئەم دۆخە ئەم گۆڕانکاریە وای کردووە خەڵکێکی زۆر تووشی هەژاری و بێکاری ئەبن کە عادەتەن خەڵک تووشی هەژاری و بێکاری بوو بە ئاسانی بڕوای هەیە بەو مژدە و بەڵێنە گشتگیرانەی ڕاستڕەوەکان پێیان ئەڵێن وەکو چۆن جاران لە لای خۆمان کۆمونیزم هات ئەیگوت من یەکسانی و لە ئاستی هەموو دنیا بۆ دروستەکەم و فەقیری نایڵم و نەعەدالەتی نایڵم ئێستا هەنێک گروپی ئاینی تر دروست بووە هەنێ حزب و هێزی ئاینی دروست بوو ئەڵێم بەجارێک عەدالەت و بۆ دروستەکەم لەسەر عەرزا و هەموو کێشەکان حلەکەم بەستۆ وەرە دەنگ بە من بە و من بگەنن دەسڵات ئەم ڕاستڕەوانش وا ئیشەکەن وا بیرەکەن و ئەڵێن کاکە ئەم گلۆبالیزیشنە ئەم ئەولەمە ئەم بازاڕی ئازادە و ئەم با بڵێن بازرگانی ئازادەی کە هەموو دەرگاکانی بۆ خراوەتە سەرپشت لە دژی ئێمەیە ئەمە پێچەوانەی دیموکراسیەتە پێچەوانەی خواستی زۆرینە و بەرژەوەندی زۆرینەیە لە ناو وڵاتە گەشەکردو پیشە سازەکانە کاربەری ئەمریکی ئێستا قازم یاخۆ زیان دەکات ئەم ئێوارە دراستەیەکم بینی وا تەقدیرەکە هەموو خێزانێک لە ئەمریکا لەمە لا مانگەنە زیاتر لە 3500 دلار زیاتر خەرج بکەن بەس لەبەر خاتری ئەم سیاسەتانی ترامپ و ترامپ و دار و دەستەکەشی خۆیان ئەمە ناشارنەوە ئەڵێن کاکە ئەمە لە ئاستی کورتمەودا
و تەنانەت لە ئاستی مام ناوەندیشە ڕەنگە بۆ 3-4-5 ساڵی تر ئەمە زۆر بە ئازارە زۆر سەختە زۆر قورسە بەڵام لە ئاستی دوورمەودا ئەمە دەرگای گەشەکردن و دەوڵەمەندبوونمان لێ کاتەوە ئەمە خێری هەموو لایەکی تایە ینی بۆ ئەوەندە بڵین وڵاتان کەلوپەل و شتیان هاو دەکرد بۆ ئەمریکا بەرهەمی ناوخۆی ئەمریکا پاشخشەیەکی زۆر گەورەی کرد بێ پیشسازی ئەمریکا ئەو حاڵەتەی کە تۆ لە زمانی زانستا ئابوووریەکانە پێ ئەڵێن تەرازووی بازرگانی ئەمریکا لەو ڕۆلە بە منطقی تەرازووی بازرگانی قسە بکەین ئەمریکیەکان نەقسیان هەیە بەرامبەر بە هەموو وڵاتانی دنیا ینی ئەمریکیەکان شت زیاتر ئەکڕن لەوەی کە ئەیفرۆشن بەرامبەر بە هەموو دنیای دەرەوەی خۆیان ئەگەر بەم منتیقە بیر بکەیتەوە کە ئێستا ئەمە ترامپ و بەرپرسانی ئیدارەکەی زیاتر وا بیرەکەن ئەڵێن ئێمە هاوسەنگی بۆ ئەمە ئەگەڕێنەوە دۆخێک دروستەکەین چەند شت بە خەڵک ئەفرۆشین هەرڕێک ئەوە نەشی لێکردی نە زیاتر نەکەمتر ئەمەش بەم سیاسەتە گومریکیە تونند و با بڵێن تۆنڕەوە ئەکرێ تێگەشتێکی کەشەیە ئەڵێ کاکە مادام ئێمە لە خەڵکی کە دەوڵەمەندترین ئەمریکا تەبان گەورەترین ئابووری دنیاەوە ئاتیادیشە خەڵکی ئەمریکا دەوڵەمەندترە لە هەموو خەڵکی دنیا ئاسایە ئێمە لە خەڵکی کە زیاتر شت بکڕین بۆیە ئەم شت کڕینە ئەم ناوە هاوسەنگێ لە تەرازوی بازرگانیمانە هەیە هی ئەوە نییە ئێمە دواکەوت و جێما و بێکەڵکن هی ئەوەی ئێمە لە خەڵک دەوڵەمەندترین لە خەڵک زیاتر پارە خەرجەکەین ئەم دوو تێگەیشتنەش بەڵام ترام بە ئاراستەی ئەو تێگەیشتنایە کە ئەڵێ من کۆڵ نادەم تا ئەم تەرازوی بازرگانی هاوسەنگ نەکەمەوە هەتاوەکو ئەوەنە شت لە دنیای دەرەوەی خۆمان ئەکردن کە ئەوەنیان پێ ئەفرۆشین نە زیاتر نەکەمتر بۆیە ئەمە چی باشە بۆ خەڵکی ئەمریکا چی خراپە ڕەنگە خەڵکی ئەمریکا خۆی باشتر بتوانە جابی ئەم پرسیاربارە بەڵام هەموو لایەک چاوەڕێی ئەوەکەن لە ئاستی کورتمەودا و مام ناوەندیشە لە ئێستاوە تا 4-5 ساڵی کە ئەمە زۆر بە ئازارە بێ بۆ خەڵکی ئەمریکا بە وڵاتانی تریش هەڕەشەیە هەڕەشی لە سەرابووری گیانی دەبین کاکە تۆ سێرکە لە بەیانی وە سەیری نیشانە و ڕەمزی ئەوەی بازارە دارایەکان و بۆرسەکان لە بەیانی و نرخی پای پشکەکان دابەزیە لە هەنێ شوێنە 5 لە هەنێ شوێنە تا 3 ساعت 4 ینی کارەساتێکە ئەمە ئەنی لە دوای ئەو بەزمی پەتای کۆرۆنا و ئەو مشکیلانی بۆی پەتای کۆرۆناوە دروست بوو دنیا شتی وای بەخۆیەوە نەبینیوە وەکو پەتایەکە ترسیدارە دۆناڵد ترامپ ئەکید بەتایبەتی لە مەسەلەی ئەوەی شەڕی گومریکی و ئەم گرژی و ئاڵۆزیە گومریکەی دروستی کردووە لە ساڵی 1990 ینی لە سەدەی 1990 تا ئێستا شتی بەم جۆرە ڕووی نەیاوە ئاستی گومرگ ئەمڕۆ شتێکی ئەوەم بینی گرافێکی هینم بینی وۆل ستریت جۆرناڵ آخر جار کە ململانەی گومریکی لە نێوان وڵاتانە گەشتۆتە ئەم ئاستا ئاستی گومریکی بەم دەرەجە بەرز کردوەوە ساڵی 1991 بووە هەرگیز پێش حربی عالەمی یەکەم بەڵێ پێش حربی عالەمی یەکەم هەرگیز ئاستی گومرگ بەم ڕادەیە بەرز نەبووە اینجا تۆ ئەوت لەبیر نەچێ ئەمریکا خۆی لە 50 ساڵی ڕابردووە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە قیادەی ئەو پرۆسەی بە جیهانی کردن و سیستەمی ئابووری ئازاد و کرانەوەی هەموو بازاڕەکان و لابردنەوەی هەموو ڕێگریەکانی بازرگانی ئازادی کردووە ئێستا لە کونفەیەکونێکە ئاوا گۆڕاوە ئەمە با بڵێن شۆکێکی زۆر گەورەیە بۆ هەموو لایە سوپاس دەکەم کاکتۆر باسیەوەت کرد ئەوە جەنگە ئابووریە بڵێن دژی وڵاتانی تریش کاردانەوەیان دەوێت بەڵام ینی کاریگەری سیاسیش هەیە ئێستا لەمە دووە لە بینی هاوپەیمانەکان بڵێن جۆرێک لە بێمتمانەی ئەوروپیەکان بە ئەمریکا کارگە سیاسەکەشی چیرێ بۆ بمانەوێ نەمانەوەی ئێستا بە جۆرێک بێمەتمانەی بە تایبەتی لە نێوان ئەندامانی ناتوە دروست بووە زیاتر ئەوروپیەکان هەستەکەن پراوێز خراون چونکە دۆناڵد ترامپ ئەوێ زیاتر لە پوتین نزیک بێتەوە چونکە پێی وایە دیل لەمو لە ئاشتی بەم شێوەیە بێ لەگەڵ ڕۆسیا دەست بکەن بە گفتوگۆ لە جیاتیەوەی هێزی فشاری زیاتر بەکاربێنین بەرامبەر ڕوسیا پێویستە لەگەڵ ڕوسیا بچینە سەر مێزی گفتوگۆ ئەوەی کە مایەی سەرسوورمانە ئەوەیە کە لەم لیستەدا کە لەم لیستی تاریفەدا هیچ ڕێکاری کە بەرامبەر رووسیا نەگیراوەتە بەر ئێمە ئەزانین کە رووسیا لە ژێر ئابلقی ئابووری بە هەمان شێوەی ئێران بەزیرانە سەدادەی بۆ داناوبوون ئەمە پێڵەن فلادڕێی دواتر بە هەموو وڵاتانی جیهان تا ڕادەیەک زۆربەی وڵاتانی جیهان لە سادەی تاریفیان چۆت سەر و کاڵانی کە هەناردەی ئەمریکایەکەن بە ئێرانیشەوە بەڵام وەکوتمان ئێران و رووسیا و کۆرەی باکوور و هەندێک وڵاتانەی کە ئابلوقای ئابووریان لەسەر ئێدی ئابلوقای ئابووریان لەسەرە واتە بە هیچ شێوەیەک بازرگانیان لەگەڵ خودی ئەمریکایان نییە
تەسەوری حلفی ناتۆ بوو کە لەگەڵم تاریفەیە کۆمەڵە ڕێکاری کەش بەرامبەر رووسیا بگرێتە بەر بەڵام دەبینین لە سەردەمی ئیداری ترەمپا ئیداری ترەمپ بەرامبەر رووسیا بێدەنگە نەرمە نەرمیەکە نوێنەیە کە شارێکی زۆر لەسەر ئۆکرانیا هەیە شارێکی زۆر لەسەر ئۆکرانیا هەیە کە بچێت سەر مێزی گفتگۆ لەگەڵ رووسیا لە بەرامبەریشا زۆربەی مافی دەرهێنانی ئەو کانزا دەگمەنانی کە لە جیهاندا هەیە لە ئۆکرانیا بوونیان هەیە بدرێ بە خودی ئەمریکا ئەمە ئەمریکا وەکو قەرەبوویەک دەیەوێت بەرامبەر بەو زەختەی کە خسوێتی سەرچین چونکە بیرمان نەچێ ئێستا چین یەکێکە لە وڵاتانەی زەرمەندی یەکەمە لە مەسلەی تاریفەیە لە سەدا بە کۆ بە گشتی پێشتر لە سەدابیستی خستبۆ سەریانی لە سەدابیستی گومرگانی خستبۆ سەر و کەڵانی کە لە چینەوە هاوردەیەەکە ئێستا گەیشتۆتە لە نزیکەی لە سەدا 54 ئەو بوو چین لە بەرامبەردا کۆتای خستە سەر تەواوی و کانزا دەگمەنانی کە لێنێ خۆی چینە دەردەهێنرێن و هەناردەی ئەمریکا دەکرێن کۆتای خستە سەرە و کانزا دەگمەنانە و ئەو کانزە دەگمەنانە ئەمریکا پێویستی پێێتی بۆ بەتایبەتی بۆ سەناعی بۆ پیشسازی ئەلکترۆنی ئێستا ئەمریکا بە دوای دەرەچەی دەگەڕێت بە دوای شوێنی کە ئاگەڕێک کە و کانزا دەگمەنانی لێ دەستکەوێ باشووری ئەفریقایەکێکە لەو شوێنانەی کە ئەو کانزە دەگمەنانی لێە ئۆکرانیا ناوچێکی جوگرافیکەیە کە ئەو کانزە دەگمەنانی لێە بەڵام ئەوەی سیر بوو بەلای منەوە ئەوە بوو کە ئەفریقای باشوور یەکێکە لەو وڵاتانەی زۆرترین پلاتۆنیۆم دەنێرێ بۆ ئەمریکا ئێستا تاریفی خسۆ سەری واتە تاریفی خسۆ سەر پلاتۆنیۆمەکەی کە هاوردەی ئەمریکای دەکات کە پلاتۆنیۆمە لە زۆر شتا بەکاردێنێ بە تایبەتی لە پیشسازی فڕۆکەیە شەریکی بۆینگ یەکێکە لەو کەسانی کە سوودمەندە لەمە بەو شێوەی ساری بۆینگ بەرزەبێتەوە واتە نرخی فڕۆکەی بۆینگ بەرزەبێتەوە کە لە کێبەرکیە ناتوانێت ینی بتوانێت منافەسەی هاوتاهینەکەی بکە ئەوروپیەکەی کە ئێرباسە یعنی زیاتر زیانی بۆ پیشسازی ئەمریکا دەبێت تا قازان ئەوەی کاک محەممەدیش ئاماژەی پێدا ئەوەی کە ئێستا زیاتر کۆماریەکان لە نێو خۆی ئەمریکا پرۆمۆتێکەن واتە ئەیانەوێ مەسیجەکەیان بۆ شێوەیە دەرخەن کە ئەمە شۆرت پێینە فۆر لۆنگین واتە ئازارێکی کورتخایانە بۆ برنەوەیکی درێژخایان بەڵام ئەم ئازارە کورتخایانە بێت تۆ خوێندنەوەیە بۆ ئابووری ئەمریکا بکەی ئابووری ئەمریکایەدی لە ئابووری پیشسازیانە ماوە تەنانەت هەندێک ویلایەتمان هەیە کە پێی دەوترێت پشتوێنەی داخوراو واتە ڕاستت بڵد واتە ئەو ویلایەتانە بوون کە چەندین دەیە لەمەوە پێش تا ساڵی 1970 ئەمانە پیشسازیان تیا بوو بەڵام بەبوونی ئەوەی کە ئێدی ئابووری ئەمریکا گۆڕاوە لە پیشسازیەوە بۆ دارایی و زۆربەی کرێکاری ئەمریکی بۆ بە کرێکارێکی لێهاتووی بەرزواتە هایسکیل و کری دەست لە ئەمریکای زۆر گرانە تۆ ناتوانانی پیشسازیکی سادەی وەکو دوورینی جلوبەرگ یاخود دروستکردنی پێڵاو بگەڕێنیتەوە بۆ ئەمریکا چونکە ئێدی ئەو پێڵاوی کە لە نێو خۆی ئەمریکا دروستەکرێت زۆر گران نەک لەسەر هاوڵاتی ئەمریکی دەکەوێت سەربەڵکون لە بۆ هاوڵاتێکی دەرەوەی ئەمریکا ژانی تۆ ئەچی پێڵایەک کڕی بە $300 یاخود پێڵایەکی تایلاندیە کڕی بە $20 ناتوانێت منافەسەی ئەو پیشسازی وڵاتانی کە بکات زۆربەی ئەو تاریفانی کە ئێستا کراوەت سەر زۆربەی بەڵام ئەو گومرگانی خراوەت سەر وڵاتانی باشووری شەرقی ئاسیا خراوە سەر کەمبۆدیا تایلند بەنگلادیش ئەندەنووسیا ئەمانە بەرهەمهێنی زۆربەی جلوبەرگ کاڵا و جلوبەرگ و خواردنن واتە ئەو کاڵانی کە ڕاستەخۆ پەیوەندیان بە جلوبەرگ و بە خواردنەوە هەیە لەبەرەوە ئەگەریەوە هەیە کە هاوڵاتی ئەمریکی زەرمەندی یەکەم بێت لەم تاریفەدا چونکە زۆربەی ئەو کاڵا و بڵم جلوبەرگ و خواردنانە بۆ هاوڵاتی ئەمریکی زۆر گرانەکەوێ بەڵام ئەبێت وەکوتێ ئەگەر مەسەلە جەنگ و سیاست بێت چاوەڕێەوە بکەین کە یەکەم کاردانەوەی ئەوروپا چۆنە بێ بەرامبەرم تاریفە دوم کاردانەوەی دۆناڵد ترامپ وای کردو ئابووری جیهان بشێوێت لەمە دوای بازرگانی ئاڵگۆڕی بازرگانی
کاک محەممەد جوان ئاماژەی پێدا سەری بازاڕی دارایی بکەن ئمڕۆ شلۆقێکی زۆری پێوە دیار بۆ بازاڕی دارایی بە تایبەتی بازاڕە دارایەکانی نێوخۆی ئەمریکا داو جۆنز لە لەحزەیەکە نزیکی 1000 پوینتی لە دەستە زۆربەی بازاری نیویۆرک تەنانەت بازارە ئەوروپیەکانی بەڕێجە لە ساسێ بۆ لە سا 5 بەهای خۆیان لە دەستە ئەمە ڕێک هاوتای ئەو کاتە بوو کە پەتای کۆرۆنا وەکو کۆرۆنا مەترسیدارە وەکو کۆرۆنا مەترسیدارە و ئەگەری ئەوەی هەیە قوڵتر بێتەوە بە هەمان شێوەی ساڵی 2010 کە ئەزمەی عقاراتی گیانی ڕوویاوە بوو کە بوو بەوەی ئەوەی نسکۆیکی ئابووری گەورە دروست ڕووبدا کە پێم وایە ئیدارەی دیموکراتەکان نەبووە قوڵترە بوو بە گرێت دیپرێشن ئەوەی کە پێی دەوترێت نەهامەتی قورس بە هەمان شێوەی ساڵی 1939 کە فاکتەرێک بوو بۆ جەنگی جیهانی دووەم. سپاس دەکەم کاک محەممەد کاریگەری چی دەبێت لەسەر بڵین بازاڕی لەسەر عێراق لەسەر عێراق قسە بکەین هەرچەند ئەمڕۆ ڕاوێژکاری سوودانی قسەی کردبوو کە نەوتی خاو ئەوانە بڵین ڕسمی گومرگیان لە سەردانەنراوە بەڵام ئەمڕۆ نەوت دابەزی ئێستا دوێنێ ه73 بۆ ئەمڕۆ $70 ینی $3 لەو ڕۆ کاریگەری دەبێت ینی لەسەر کە نرخی نەوت دابەزێ لەسەر عێراق کاریگەری لەسەر عێراق و هەرێم چییە؟ خۆی کاریگەری ڕاستەوخۆی نییە بۆ مانایی کە ڕاوشکارەکەی سوودانی وتی لەبەرەوە ئێمە لە عێراقا لە هەموو ساڵی بۆ ئەمریکا جگە لە بەس نەوتی خاوە نێرین نەوتی خاوی جووا چاوەڕێکرێت ئیدارەی ترامپ عفایکا لەم گومرکە و ئەگەر ترامپیش نەیکڕێ ئەمریکەکانیش نەیکڕێ نەوتی خاوی عێراق ئەکرێ بڕوا بەرەوە ئاسیا بەرەو بازاڕەکانی تر لە ئەوروپا لە باشوور ئەنی کێشەیەکی ئەوتۆی نییە وەکی تریش عراقیش بۆ ئەمریکەکان بازاڕێکی زۆر گەورە نییە بۆیە لە ڕاستیا عێراق مۆزوع نییە لەم معادلە وەکو عێراق خۆی بەڵام لە ئاستی دوورمەودا کاریگەری ناڕاستە خۆی هەیە هەرتە خۆ دە بەشی دۆمی پرسیارەکە باسیەوە کرد ئەمڕۆ $3 لێ بۆ $3 باش ئەمە کاریگەری ئەزانیم $3 چەند لە کۆتایی ساڵە ڕۆژانە چەند عێراق هەنا دەکە ئێستا نزیکەی 3,400,000 $3 دابەزی بوو بێ ئەوە لە کەوتۆ کۆیەکەوتۆ لە کۆتایی ساڵەکە ئەو $3 نزیکەی 5-6 لە سەتی کۆی گشتی داهاتە نەوتەکانی عراقەکە نزیکەی 8 ملیار دۆلارەکە لە کۆتایی ساڵەکە بۆیە وا چاوەڕێ ئەکرێ لە ئاستی دوورمەودا ئەم شەڕە گومرکیە تەبەن ئەکید چینیەکان هەندیەکان ئەوروپیەکان وەڵامیانە بێ بۆ ئیدارەی ئەمریکا چی کاری ئەگەر سەرکە ئەمە مشکلە چییە کە تۆ لە نتیجەی ئەم شەڕە گومرکیا پێشتر وتمان تێچی بەرهەمهێنان و گواستنەوە زیادەکە و گرانی دروستە بێ کە گرانی دروست بوو توانای کڕین کەمە بێ کە توانای کڕین کەم بوو ئۆتۆماتیکی بەرهەمهێنانیش کەمە بێتەوە لەبەر کە تۆ کڕیار نەبوو بۆ کێ بەرهەمهێنی لە نتیجە ئەمە جوڵەی ئابوووریەکە خاوە بێتەوە کە جوڵەی ئابووری خاو بۆ یەکەم شت زەربەی بەربکەوێ نرخی نەوت و نەوتە لە بەرەوەی نەوت چییە نەوت ئینپوتە یان با بڵێن بەشێکە لە پرۆسی بەرهەمهێنانی هەموو کاڵا و خزمەتگوزاریەک لەم دنیا کە کاڵا و خزمەتگوزاریەکانی کە بازاڕیان خاو بووە ئۆتۆماتیکی خواست لەسەر نەوتیش کەمەکە کە خواست کەمی کرد نرخدا بەزیە بۆیە ترسی زۆر هەیە لەوەی کە نرخی نەوت بە شێوەیەکی بەردەوام و تەدریجی دابەزی ینی ئەم دابەزینەی ئەمڕۆ ڕەنگە نەوەستێ لەما کاریگەری دەبێت لەسەر داهاتی عێراق وایە طبعا چونکە سەر لە بوجە بە $70 خەمڵێنراوە بەس عێراق هەموو کاتێک بە نرخە فەرمیەکەی برێن نایفرۆشێ ئێستا بۆ نەمڕۆ $70 بۆ خۆ نەوتی عێراق دەگاتە $70 تۆ وازلەوە بێنن لە بوجا نەوتی عێراق بە چەنێ خەمڵێ واز لە خەمڵاندن بێرە بەس با باسی واقع و ڕقم بکەین ئەگەر بۆ ئەوەی عێراق بەبێ قەرز خەرجیەکانی دابین بکە یعنی عەجزی موازنەی نەبێ ئەبێ بەرمیلەنەوت بەرنەوەت و $3 بفرۆشێ لە خواردنەوە تو سێوە هەرچەند کەمتر بیفرۆشی ئەگەر ئەو پارەی بڕیاری داوە لە بوجا خەرجیکە ئەبێ قەرزی بۆ بکە ئێتر قەرزی ناوخۆیە بیڵ ئەفرۆشیە بە خەڵک یا هەر فڕوفیاڵێکی کەکە ئەوەن مەسلەیەکی بەڵام لە خواردنەوە تو سێوە بە هەر چەندێک عێراق نەوت بفرۆشێ ئەبێ قەرز بکە بۆی تەمویلی بوجەکەی بکە یا تێرمەکانی ناو یاسای بوجە بکە ئەمە خاڵێکی تر مشکیلەی ترس لە دابەزینی نرخی نەوت یعنی چاوەڕێکرێ لە دوای لێکەوتەکانی ئەم شەڕە گومرکیەوە ئەو ترسە بێتە دی یان با بڵێن ئەو دەرەنجامە بێتە دی ئەو کاتێک کە
کۆی گشتی با بڵێن گەشەی ئابووری دنیا خاوە بێتەوە یا تووشی ڕیسێشن ئەبێت تووشی داکشان ئەبێ لەبەرەوەی وەکو وتمان نەوت ڕۆڵی هەیە لە بەرەمێنانی هەموو ئەو کاڵا و خزمەت گوزاریانەی کە کۆبەرهەمی دنیا GDP دنیا دروستەکە کە ئەو چالاکی ئابوورانەی تر ئۆتۆماتیکی خاو ئەبێتەوە لاواز ئەبێ یا تووشی کێشەیە بێ لە شوێنێکا بەهۆی ئەم شەڕە گومرکیەوە تەبەن هەمووان چاوەڕێن خاو بێتەوە تووشی کێشە بێ بە دۆناڵد ترامپ شۆ بەس ئەو ئەڵێ من ئێستا ئەمە وەکو دکتۆر ئارام وتی ئەمە ئازارێکی کورتمەودایە بۆ قازانجێکی دوورمەودا بۆیە ئەوە ینی شتێکی مسۆگەرە بەهای نەودا بەزێ و ئابووری عێراقیش تووشی کێشە بێ لە بڕۆ عێراق هیچی کەی نییە بیفرۆچێتە دنیای دەرەوەی خۆی جگە لە نەوتی خاو بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم داکشانە یان با بڵێن ئەم دابەزینە چاوەڕوانکراوی نرخی نەوت چەند ئەخایەنێ عێراق ئێستا حاڵی حاضر بەشی 11 مانگ ئەوەی هەیە ئەوەی دراوی احتیاطی یەدەکی احتیاطی بانکی ناوەندی عێراق بەشی 11 مانگ کاڵا و خزمەت گوزاریەکە و تێچووی بەرهەمێنانی نەوتەکەشی کەمە با بڵێن وەکو نەوتی هەنێک وڵات نییە یعنی تا ئەگەر عێراق بە $30 بیفرۆشێ هەر لە خەسارانیە بەڵام چێ داهاتی دەوڵەت کەمەوێتەوە ئەو وەختە ئیتر ئەبێ دەوڵەت با بڵێن دام و دەستگای دەوڵەتی لە عێراقا با بڵێن ڕابێن لەگەڵ وەسعەکە و خەرجەکانی خۆیان نەگۆڕن دۆخی خۆیان نەگۆڕن چیەکەن چی ناکەن ئەمە چیرۆکێکی ترە بێ لە کاتی خۆیان باس بکرێ بەڵام ئەوەم سۆگەرە کە باش بەس عێراق بەس نەوتەکە هەیە کە بینێری بۆ میکە خۆشتی ترینەوە تۆزێک بۆ نمونە ئەومان هەیە گەشت و گوزاری ئاینیمان هەیە ئەمەی نەجەف و کەربەلا و شێخ عەبدولقادری گەیلانی ئەمانە بەڵام ئەمە ئیسفادەی لێ ناکرێت چونکە باش ڕێک نەخراوە بە شێوەیەکی توجاری ئیدارە ناکرێ و ئەوەی لێ دەرکەی هیچ شتێکی ئەوتۆ نابێت سەری $54 ملیۆن خواردنەوەی گازی نێراوە بۆ ئەمریکا پێم وابێ ئەوە بۆ سوقەکانی شەرقی ئەوسەد ئەوانەی ئەسواقیان هەیە لە نێو ئەمریکاش سواقی شەرقی ئەوسەتیان پێڵەن ئەمانە کەلوپەلی شەرقی ئەوسەد ئەفرۆشن لە نێوان ڕاستە جگە لەوەش ڕەنگە شتی بچووکمان هەبێ وەکو ئەو ساڵە دووسێ بارهەناری هەڵەبجەیان نارد بۆ دوبەی و بۆ بەریتانیا ئاشتی لەم جۆرە بچووکەیە بەڵام ئەمانە هەمووی 2-3 لە سەتی کۆبەرهەمی نیشتیمانی عێراق نییە یعنی سپاسەندەی خزمەت کاکتۆر ئەو باسی وتمان کرد دابەزی بەس زێر بۆ بەرز بۆتەوە ینی دوای ئەو بڕیارە بڵێن ئەو سەپاندنی گومرگانە خۆی لە کاتی ناسەقامگیری ئابووریە ناسەقامگیری سیاسیە زۆربەی خەڵک پەنا دەباتە بەرزێر یاخود کانزای گرانبەها وەکو ماوایەکی ئامین بۆ سامانەکەی ئێستا لەبەرەوەی کە ئەم تاریفە ئەم گومرگانە چەسپێنراوە تەسەوری ئەوە دەکرێت کە نرخی دۆلار داوەزێ لە جیهاندا نرخی دۆلار داوەزێ ئەمش بە بۆنەی دوو فاکتەرەوە یەکەم ئێدی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئەمریکادا کەمترە بێتەوە کە ئاڵوگۆڕی بازرگانی کەمتر بووە ئەو لایەنەی کە هاوردەی کە کاڵای ئەمریکی دەکات پێویستی کەمتری بە دۆلارە بێ لەبەرەوە تا ڕادێک بەهای دۆلار کەمترە بێتەوە دووەمیان ئەگەریەوە هەیە خودی فیدرال ڕزێرڤ واتە بانقی ناوەندی ئەمریکی هەوڵی ئەوە بدات نرخی دۆلار دابەزێنێ بۆی کاڵای ئەمریکی هەرزانتر بکەوێت لە دەرەوە ئەم سیاسەتیشیان هەیە بڵین هەر بۆ خۆیان دایبەزێنن وەکو چۆن عێراق نرخی دینارەکەی دابەزان بێ کۆمەڵی ڕێکار هەیە بەو شێوەیە ڕاستەخۆ نیە یەکسەر بە بانقی ناوەندی ئەمریکی فیدرال ڕزێرڤی ئەمریکی بڕیار بدا کە ئێدی نرخی دۆلار بەرامبەر دراوەکانی کە بەم شێوەیە بێ کۆمەڵی ڕێکار هەیە گرێتە بەر لەوانە کەمکردنەوەی سعری فایدە واتە نرخی سوود کەمەکاتەوە ئەمە واکات کە بە ڕێژەیەکی زۆر دلار برژێتە بازارەوە کە ڕێژەیەکی زۆر دلار ڕژایە بازارەوەواتە نرخی دۆلارەکە داوەزێواتە بەهای دۆلار بەرامبەر بە دراوەکانی کە داوەزێ لەبەرەوە ئەگەریەوە هەیە کە نرخی دۆلار کەمتر بێتەوە بەڵام بیرمان نەچێ ئەمە کۆمەڵی ڕێکارن لە مودەتێکی درێژە دەگرێتە بەر ئەوە ئەمە وا دەکات کە زۆربەی ئەوە ینی زۆربەی ئەوانەی کە سەرمایان هەیە و سەرمایان لە دەسا کۆبۆتەوە بیلەوە بکەنەوە کە بۆی سەرمایەکانیان بپارێزن پەنا بنە بەر ماوای کیاوە و بەرهێنان لە شتێک کیا بکەن زێڕێکێکە لەو کانزایانی کە بە درێژایی مێژوو تا ڕادێک قیمەت و نرخ و بەهای خۆی لە دەست نێداوە و لەبەرەوە زۆربەی خەڵک پەنا بۆ زێڕە با خواست لەسەر زێر زۆرە بێ و مش بێت دەبێت هۆی گرانبوونی بیرمان نەچێ هەندێک کانزایی کە هەن هاوتای زێر کەوانیش نرخیان بەرز بۆتەوە ئێستا یەکێک لەوانە پلاتۆنیۆمە کە باسم کرد بە بۆنێ و گومرگانی کە خراوت سەر پلاتۆنیۆم کە لە باشووری
ئەفریقاویەت خەڵکێکی زۆر لە نێو خۆی ئەمریکا ئێستا هەوڵا ستۆکیین کڕێواتە پشکی پلاتۆنیۆم کڕێ ئەوەی کە لە نێو خۆی ئەمریکایە یەکێک لەو راپۆرتانی کە ئێمڕۆ گوێم لێ بوو ئەوە بوو کە نرخی مسیش بەرز بۆتەوە 1 پاوەند مس بووە بە $5 چونکە ئەمریکا مس لە دەرەوە هاوردەیەەکە یعنی زۆربەی کانزاکان ئێستا نرخیان بەرزتر بۆتەوە ئەگەری ئەوە هەیە زیو لە مەودای کورتیشا ئەوش لە ماوەی چەرمانی داهاتووە نرخیەویش بەرز بێتەوە چونکە ئەمانە ئەم کانزانە هەمووی مەوای ئامینن بۆ پاراستنی سامان یعنی تۆ ئەگەریەوە هەیە تۆ بۆ نمونە دیناری عراقی ئەگەر سامانەکەت تۆ دەوڵەمەند بی و سامانەکەت بە شێوەی دیناری عراقی بێ لە ناکاوە بانقی مرکزی عراقی بڕیاریەوە بدات کە $100 بەرامبەر 300,000 دیناری عراقیە تۆ بەلایانی کەمەوە نیوەی سامانەکەت لە دەستدا ئەمەش بۆ هاوڵاتیانی دەرەوەی عراقش ڕاستە مەسەلەن ئەو هاوڵاتیانی کە مەسەلەن پاریان بە شێوەی $، پێ ئەگەر $، نرخی $، بەرامبەر دراوەکانی کە دابەزێواتە چەند پێرسەنتەجێک یعنی چەند ڕێژەیەک لە سامانەکەیان کەمە بێتەوە لەبەرەوە پەنا بۆ زێڕوزی و کۆمەڵێک کانزای کێبن کە ئەمەش خواستیان لەسەر زیاکەوە گرانیانەکە بەس پێش وەختە ئێستا لە ماوەی ڕابردووە لە بەرامبەر دینار بڵێن دابەزی ئێستا 170 و شتێکە 500-300 لەو دەوروبەرە یاری دەکە ئەگەریە بەرامبەر دیناری عێراقی زیاتریش دابەزی دوایەم بڕیارانیا خۆ هەر لەو دەوروبەرە بمێنێتەوە مەسەلەکە ئەوەیە سامانی عراق لەسەر لە $. ئێستا کاک محەممەد زیاتر شارەزایی لە بوارایە ئێمە نەوت و گازەکەمان هەر بە $، سامانەی کە دەستمانەکە هەر بە $. ئەو داهاتی کە دەستمانەکە لە بانقی لە فیدرال ڕزێروی لقی نیویۆرکی ئەمریکا خەزنەکە یەدەکەمان بە شێوەی $. لەبەرەوە دابەزینیان بەرزبوونەوەی نرخی دینار بەرامبەر بە $، پەیوەندی بە کۆمەڵی فاکتەری ناوخۆیە پەیوەندی بە سیاسەتی بانقی ناوەندی عراقیەوە هەیە کە تەسەور ناکەم دابەزینی نرخی $، جیهاندا کاریگەریکی ئەوتۆی لەسەر ئەو ئەکسچێنج ڕێتەواتە نرخی $، بەرامبەر دینار لە ناوخۆی عراقا بێ لەوانەیە بانقی مرکزی کۆمەڵە ڕێکاری کە بگرێتە بەر بەڵام هێشتا دیار نییە چیەکرێ یاخۆ چی ناکرێت بەڵام لێستا پێما بێ ئەم یاریکردنی کە لە بازارڕ هەیەواتە لە بینی 150 بۆ 132 لەبەرەوە نرخی $، بەرامبەر بە $، هەر بەم شێوەیە ئەمێنێتەوە تا بڕیارێکی نوێی بانقی ناوەندی دەدرێت دابزنرە یاخود بەرسر بکرێتەوە بەڵام ئەگەر ئێمە بە حقیقەتانە هەڵسەنگانیەوە خوێنێ بۆ بەهای دینار بەرامبەر بە $، یاخود دراوەکانی کە بکەین دینار لە نزمترین ئاستایە ئەبێ واقعانە گەر بیخوێنینەوە ئەبێت $، بەرامبەر 300,000 دیناری عراقی بێت چونکە ئێمە هیچ شتێکی کەمان نییە مامەڵی پێ بکەین بەهای دیناری عێراقی بەرزە بەهای دیناری عراقی نزمە بەرامبەر $. بەرامبەر $، وایە بەس بەرامبەر وڵاتانی بنەوە دراوسێ و بەرامبەر ئێمە تورکی بێ سووری بێت منی ئێرانی بێ ئێستا ئەمە بەرزترە بەرامبەر ئێرانی بەڵام یاخود تورکی بەڵام کۆمەڵە فاکتەر هەیە کە ئەوە بەهۆی ئەوە نییە کە اقتصادی ئێمە باشترە ئابووری ئێمە باشترە بۆی ئەوەیە کە ئابڵقە لەسەر ئێرانە کۆمەڵە فاکتەری کە کاریگەری لەسەر درای بەهای درای ئەوان کردەوە وەکو ئابلوقی ئابووری وەکو کۆمەڵێک کۆتوبەندی ئابووری کە خراوە سەر وڵاتە هەروە تورکیاش کۆمەڵێک کێشەی ناوخۆی هەیە ئەوە کاریگەری کردو سەرەوەی کە بەهای لیرە بەرامبەر دینار دابوازێت کاتمان زۆر کەما بە سەبارەت بە ئۆتۆمبیل ئاواڵتەنی کە پێشتر ئۆتۆمبیلی ئەمریکیان دەکرێت چەندە بڵێن لەوێەوە هاوردە بۆ ئێرە دەکرێت بەس بازەوەکە بەشێک لە پارچەکانی لە وڵاتانی ترەوە بچێتە ئەمریکا ئەمە وا دەکات گران بێت ئەگەر هەمووی لە ناوخۆی ئەمریکا دروست نەکرێت هێشتا زووە بۆی بەسیەوە بکەین کە چەند نرخی ئۆتۆمبیل بە تایبەتی ئۆتۆمبیل ئەمریکیەکان گرانە بێ بەهۆی ئەوەی تاان بەکوتۆتر بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەمریکین یان با بڵێن فۆرد کادیلاکە شۆڤلێت ئەمانە پارچەکانیان لە وڵاتانیکەوە بە تایبەتی لە چین دروستەکرێ ئەمە ڕاستە بەڵام هێشتا زووە هێشتا نازانین ئایا فعلەن لە نتیجا ئەمریکا و دەوڵەتی چین لەسەر چه جۆرە ڕستمێکی گومرکی ڕێەکەون چونکە ڕاستە ترامپ ئەوەی وتۆ ئەو حکومەی داوە بەڵام ئەمە قابلیەتی مفاوەزاتی هەیە هێشتا کە چاوەڕێی تەلەفۆنم بۆ مەکەن پەیوەندی تەلەفۆن نا بەس ڕەنگە بەرنوێنەرانی هەردوو وڵات لەسەر مێزێک دانیشن کاکە لە تۆ ئەوەنە بەسەر شتی منە فەرزکە منش ئەوەنە بەسەر شتی تو فەرزەکەم و لە نتیجا لەسەر شتێک ڕێ بکۆن بە تایبەتی ئەم دوو وڵاتە چین و ئەمریکا
یەکەم و دوم گەورەترین ئابووری دنیان و بە هەردووکیان و نزیکەی 40 لە سەتی گشتی کۆبەرهەمی دنیاانی زیاد لە حەد گەورن. هەر مشکلێک لە پەیوەندی بازرگانی نێوان ئەم دوو وڵاتە ڕووبدا ڕاستەوخۆ کاریگەری وێرانکەرێوێ بۆ کۆی گشتی ئابووری دنیا. بۆیە هێشتا زۆر بۆەوەی پێشببینی ئەو بکرێ نرخی ئۆتۆمبیل تا چ ڕادێ ئەکیید گرانە بێ، بەڵام تا چ ڕادەیە گرانە بێ ئێستا کەس ناتوانێت تەحدیدی ئەوە بکات. بۆچی ئۆتۆمبیل ببوورە فەرمو ئەفو ئەگەر تۆ هەر لە کەسی ئۆتۆمبیلە ئەمێتە بەس ویستم تێبینیەک بڵێم لەسەر ئەو گفتوگۆی تۆ و دکتۆر ئارام پێشتر لەسەر مەسەلەی نرخی دینار و دۆلار نرخی دیناری عێراقی چی لێتێ بەرامبەر دینار دۆلار ئێستا بەرعەفو بەرامبەر دۆلار ئێستا وازەحە ینی سیاسەتی بانکی ناوەندی عێراق فیکسد ئەکسچێنج ڕیت ئەوەیە کە با بڵێن ئێمە نرخێکی سابتمان هەیە بۆ دینار بەرامبەر دۆلار 132,000 دینار بۆ 100 دلار گڵایەکی ئەمریکی ئەمە نرخە فەرمیەکەیە بە تەنیشت ئەمای 147 ئەمە علاقەی بە علاقەی بازرگانی عێراق هەیە لەگەڵ وڵاتە سزادراوەکان وەکو ئێران و سووریا و یەمن و لوبنان ومانە لەگەڵ رووسیا ئەمە مەسلەیەکی ترە. بەڵام لە ئاستی دوورمەودا ئەگەر عێراق تووشی قەیرانی دارایی بووە ئێمە بینیمان لە ڕابردووە لە دوای پەتای کۆرۆناکە عێراق تووشی قەیرانی دارایی بوو چی کرد بەهای دینارەکەی بەرامبەر دۆلار کەم کردو بۆی بتوانێت دەرەقەتی خەرجەکانی خۆی بێ. هەمومان نەزانین دەوڵەتی عێراق نەوت بە دۆلارە فرۆشیە بەڵام خەرجەکانی خۆی بەشی هەرە زۆری بە دینارەکە لە ناوخوا. بۆیە دابەزاندنی بەهای دینار و گرانبوونی دۆلار هەمیشەیەکێکە لەو میکانیزمانەی چاوەڕێەکرێ دەوڵەتی عێراق بانکی ناوەندی لە ناچاریە پەنای بۆ ببا ئەگەر گات و چەند مانگێک لە سەریەکە تووشی ئەوە بوو تووشی عەجزی موازنە هەبوو داهاتە نەوتەکانی کەمتر بوو لە خەرجەکانی. ینی ئەم سیناریۆشە لە ئارایە مەسەلەکە هەر ئەوە ڕاستە ئیسا ئەمڕۆ دۆلار بەرامبەر یۆرۆ دابەزی بەڵام ڕنگدانەوەی نەبوو لە بازاڕەکانی عێراقا چونکە لە عێراقا تەرجمەی دۆلار و یا دینار لە بەرامبەر یەک بەهاکانیان هەمیشە پێوانەیە کرێ گرنگ نییە. ئەنی ئەگەر یۆرۆ دابەزێ بۆ عێراقیەکان وا تەرجمەکرێت چەند دابەزی یا بەرز بۆ بەرامبەر دۆلار نەک دینار. سپاس دەکەم کاک دکتۆر دۆناڵد ترامپ بڵێم لە ڕووی سەربازی بێ ئابووری بێ سیاسی بێ لەو 4 ساڵات هەموو گیان تشی شڵەژان دەکە هەر ئێستا تووشی بووە ئێستاوە تا لە ڕووی سیاسیەوە لەگەڵ دەوڵەتە هاوپەیمانەکانی تێگیراوە لەسەر مەسایلی گرینلاندە لەسەر ئاڵۆشانەوەی ناتۆیە لەسەر کێشەی ئۆکرانیا و رووسیایە لەگەڵ لە ڕووی سەربازی و لەگەڵ ئێران کێشەی لەگەڵ لە ڕووی سەربازیەوە بەڵێ بەردەوام هەڕەشە ئەنێرە بۆ ئێران کە ئەگەر نزیک نێنە سەر مێزی گفتوگۆ لەسەر پرۆگرامە ئەتۆمەکەتانە نەک لەسەر پرۆگرامی ئەتۆمی بەڵکو لەسەر پرۆگرامی موشکی بالستیش پێی وایە بێ ئێران دەستبەرداری ئەم دوو پرۆگرامە بێ و ئەمەش تەنها لە ئەوەی کە خۆی دەڵێڵە تەنها لە ڕێگەی گفتوگۆیە بەڵام ئەمە خیاری کەمان لەبەردەسایە کە لە دانی ئێرانە ئەگەرەکان بۆ ئەوە چەند یعنی ئەوەی خوێندنەوەی بۆ وەزعکە بێ ئەوەی ئێرانیش بە هەمان شێوە لایەنەتون ڕۆکە ئێران بێ شێوت من لادا بۆ مێزی گفتوگۆ ئەوێ گفتوگۆیەکی ناڕاستە خۆیە بە لە پشتپەردەوە لەگەڵ ئەمریکا بەڵامە خۆمان نەزانین ترامپ کەسێکی بە پیشەوەر بازرگانە و پێی وایە ئەو گفتوگویانی کە دەکرێت و دیێڵانەیە دەکرێت پێویستە لەسەر مێزی گفتوگۆ بە بەرچایە عالەمەوە بکرێت لەبەرەوە پارەی پێ بدەی کێشەی ئێستا سعودیەکان دەڵێن وزام تریلیۆنێک دۆلاری پێدەن سعودیەکان خۆی ئەوەی کەم ئاسە کرێ ینی باسی پارەیان بە ڕاستەخۆ پارە بە ئەمریکا ئەمە شتێک نییە کە بەڕاستەوە خۆی دێڵێەوە بەڵام ئەومانایەوە نیە ڕاستەخۆ لە ئەمریکا و بەرێنانی پێ بکەوە ئەوە هەیە پارە ببێ لە ئەمریکا بەڵام ئێمە زۆر ناچینە قوڵایە و باسەوە بەڵام کێشەی گەورەی دروست کردو ئێستا لە ئەمریکا ئێستا بەشێک لە استثماراتی سعودی کە لە ئەریزۆنایە بۆ وەبەرهێنانی علەف بۆ مەراعی بۆ کۆمپانیای مەراعی گەورەترین کێشەی ئاوی لە ئەریزۆنا دروست کردو هاوڵاتیانی ئەمریکی ناڕازین بەرامبەرەوە مانایەوە نییە کە سەرمای وڵاتی کە بچێتە ئەمریکاوە بۆ ئەمریکا باش بێت کێشەی گەورەتر دروستەکە. سپاس دکتۆر ئارام کۆکۆیی بە کاک محەممەد حوسێن سپاسیان بەدەمتان دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکاران خواتان.